بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لەگەڵ بەڕێز سعدی پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان باز لە قەیرانی سیاسی و دارایی هەرێمی کوردستان هەروە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستان و پرسی ڕێگنەکەوتن لەگەڵ بەغداد لەبارەی موچە و دۆسەی نەوت دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. حکوومەتی هەرێم داوا لە بەغدا دەکات پارە بنێرێت بۆ ئەوەی موچە دابەش بکات. ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم کۆبووەوە و هیچ بڕیارێکی لەبارەی دابەشکردنی موچەی مانگی چوار نەدا. لە ڕاگەاندراوی ئەنجومەنی وەزیراندا هاتووە دابینکردنی شایستەی دارایی موچەخۆران لە ئەولەویەتی کاری کابینەی نوێمە. داوا لە حکوومەتی فیدراڵی دەکەن هەرچی زووە بەشە بودجەی هەرێم خەرج بکات تا لە نزیکترین دەرفەتدا لەگەڵ داهاتی ناوخۆ موچە دابەش بکرێت. هەر لە کۆبوونەوەکەدا حکوومەتی هەرێم لێبڕینی لە سەدا هەژدەی موچەی بۆ مانگی چوار پەسەند کرد، بەڵام نازانرێت کەی موچە دابەش دەکات. محەممەدی حاجی مەحموودی ژاشکرای دەکات بەغداد بە هەرێمی و تۆ خۆتان موچە دابین بکەن پارەمان نییە. بەڵام بەداخەوە محەممەد حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆسیالیست لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ میدیای حیزبەکەی ڕایگەاند کۆتاجار کە وەفدی هەرێم سەردانی بەغدایان کرد بە مەبەستی چارەسەری کێشە داراییەکان، عێراق لە وەڵامدا پێی وتون لە توانایاندا نییە پارە بنێرێت. محەممەد حاجی مەحموود ئاماژە بەوەش دەکات بەغدا پێشنیاری کردووە هەرێم بە داهات و نەوتی خۆی موچە دابین بکات. داواکاری حکوومەتی هەرێم بۆ ناردنی موچەی ئەم مانگە لە بەغداوە لە کاتێکدا مانگی پێشوش بەغدا 320 میلیارد دیناری نارد، بەڵام بەمەش حکوومەتی هەرێم موچەی تەواوی دابەش نەکرد و بە نایاسایی لە سەدا 21 موچەی بڕی. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک ساتی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت، سوپاس دەکەین کە هەمیشە دەرگات بە ڕووی ڕۆژناونووسان دەکراوێت، سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا چەنە تۆری بەرنامەکەشمان نییە، بەڵام سەبارەت بۆ کەوتنە خوارەوەی چەند موشکێک لە نزیک بنکەیەکی هێزەکانی هاوپەیمانە لە هەولێر و چەند موشکێکیش لە نزیک بڵین بارگای حیزبی دموکرات، پێ دواییت پەیامێکی تێدا یاخود پەیوەندی بەو بارگریژیانەوەیە کە ئێستا بۆ سەر نێردە دیبلۆماتیەکان لە عێراقیش دەستی پێ کردووە؟ وڵا تەسەورەکەم هەمووی لە چوارچێوەی ناکۆچەکانی نێوان وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا و ئێرانە و ئەبە و شێوەیە دەیانوێت باسی ئەوەیە کە گوایە ئێران سەفارەتی ئەمریکا و هەندێک دامەزراوی ئەمریکا دەگوازنەوە هەولێر دانەوە پیشاندن کە ئەوان دەستیان دەگات هەولێریش ئەوانەی کە لە بەغا ئەم کارە دەکەن. بۆیە تەسەور دەکەم عنوان و کەسایەتیان لای دام و دەستگاکانی عێراقی کە لە دژی ئەم کارن ئاشکرایە دیارە، پێویستە ئەمانە ڕابگیرێن دەست لەو کارە هەڵگرن، چونکە پێم وایە خەڵکی عێراق بەگشتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ساڵانی ڕابردوو خەریکی ئاوەدانکردنەوەی وڵاتەکانی خۆمانین، خەریکی چارەسەرکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نێوان خۆمانین، کێشەکانی دروستکردنی بنیەی تاحتی لە وڵاتی خۆمان پێویستمان بەو سارۆخ و هێرشی ئاسمانی و بریندارکردنی سەروەری نییە جا لە هەر لایەکەوە بێ، لە تورکیاوە بێ، لە ئێرانەوە بێ، لە بەغداوە بێ. من پێم وایە ئەمە کارێکی زۆر قەیزەونە و پێم وایە جێگای ئەوەیە بە توندی محکوم کرێ. بەڵێ بەس بڵین بۆ هەرێمیش هیچ پەیامێکی تێدایە کاک سعدی کە پێشتر باز دەوەکە کە بەشێک لە باڵەوێزخانەکان بگوازدرێنەوە، هیچ پەیامێکی بۆ حکوومەت هەرێم و بەرپرسانی هەرێم تێدایە ئەو بڵین موشک بارانکردنە؟ ئەگەر جەنابەت باش ڕاگرتبی دەیانێت پێیان بڵێن بەغدابی، هەولێربی، سلێمانیبی، هەر شوێنێکبی ئەوان دەستیان دەگاتێ، ئەوە یعنی پێویست ناکە ئەوان تەنها ڕێگان لە بەردەمیان ئەوەیە ئەو وڵاتە جێبێلن ومە پێمان خراپە وڵاتە جێبێلن بمێننەوە و پەیوەندی دیبلۆماسی دوو قۆڵی لەگەڵ عێراق و لەگەڵ هەرێمی کوردستان بەرقەراربووین لە قازانجی ئایندەی عێراقە، لە قازانجی بەرەو پێشبردننی عێراقە. هەموو هەوڵ و تەقەلایەکی لەم بابەتە دەستە چوارچێوەی تێرۆر و پێویستە محکوم بکرێت.
زۆر باشە. سەبارەت بە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستان ئێستا پەیوەندیەکان چۆنن و زۆرجار پرسیار لەبارەیەوە دەکرێت بۆچی ماوەیەکی زۆرە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی هەردوو لە بەڕێوە نەچووە. پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی لە ڕاستیدا لە مانگی 10 ساڵی پارەوە بە ئاقارێکی خراپدا دەڕوە و پەیوەندی تقریبەن گەیشتووە نزیکی مقاتعە. لە پاش کۆنگرا هەوڵ و تەقەلایەکی زۆر درا بە تایبەتی هاوسەرۆکەکان و لەناو پارتی جوودی خێر هەبوو کە ئەم پەیوەندیە جارێکی تر دەست پێ بکاتەوە چەند کۆبوونەوەی کراوە ئاخر کۆبوونەوەکانی دووکان بووکرا و لە کۆبوونەوەکانی دووکان هەندێک بڕیار درا کە پەیوەندی هەبوو بە مەسلەی ئەمنی، پەیوەندی هەبوو بە مەسلەی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان، موچەی خەڵک، ژیانی خەڵک و هەروەها پەیوەندی دووقۆڵیەکانی کە هەن لەگەڵ و هەروەها پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەوروبەر و مەسەلەی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن. بەڵام وەکو هەمیشە ئێمە سەیرەکەین برادرانی پارتی کەمێک سەلەکتیڤن، ئینتیقائین لە پەیوەندیەکانیان دائیمەن لەو هەموو ڕێکەوتنە یەک خاڵی هەڵەبژێن ئەو خاڵی کە ئێستا لە قازانجی خۆیاندایە. من پێم وایە کارێکی خراپە. ئەکید لە داهاتوێکی نزیک برادرانی پارتی ئاگادارەکرێنەوە لەوەی کە بەم شێوە ناوی پێویستە بچنە سەر ئەو خاڵە هەڵواسراوانەی کە جێگای ناکۆچین لە نێوان هەردوولا ئەوانە جێبەجێ بکرێن، واز لەو خاڵانە بێنین کە تابعی عامیان هەیە کە هەموو لایەنەکان دەگرێتەوە و ئێمە بین خەریکی چارەسەرکردنی کێشەی هاوڵاتی بین باشترە و یەکێتی ناتوانانی تەماشاکەربی لە مەسلەی موچەی هاوڵاتی، تەمە ناتوانێت تەماشاکەربی لە مەسلەی ئەمن و ئاسایشی منتیقا لە ئەو قەسب و وێرانکاری کە لە سنووری پارێزگای دۆک دەکرێت لەو بارودۆخەی کە ئێستا لەم ناوە هەیە. بەڵێ بەس کاک سعدی بڵێن ئێستا کە کۆنابنەوە مەکتەبی سیاسی هەردوولا پەیوەندی بە پارتیەوە یاخود پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی خۆشیەوە هەیە کە نەچنە پێشەوە بەوەی کە بڵێن پەیوەندەکانتان ئاسایی بکرێتەوە؟ نا لە ڕاستیدا کۆبوونەوە سوودی نییە ئەگەر تۆ ڕێککەوی لەسەر ژمارەیەک خاڵ و جێبەجێ نەکرێ تەنها ئەو بڕێی جێبەجێ بکرێت کە لە سوودی لایەکە. من پێم وایە ئەگەر بابەتێک زەروری نییە مناقەشە نەکرێ تەنها ئەوە مناقەشە بکرێت کە جێبەجێ دەکرێت. من بوتم لە قسەکانم وتم برادرانی پارتی لە مەسلەی جێبەجێکردنی ڕێکەوتنامە و خاڵەکانی کە ڕێکەوتنی لەسەر دەکرێت ئینتیقائین. بەڵێ بەڵێ مەبەستە و ڕێکەوتنێک کە بۆ پێکەنانی کابینە نوێم کراوە تاوکو ئێستا وەکو پێویست جێبەجێ نەکراوە لە ڕووی پۆستەکانی بڵێن نا کۆبوونەوەیەک لە دوکان کرا لە ئاخیر جار کۆبوونەوەیەک کرا کە کاک لە لای ئێمەوە کاک بافل چوو کۆبوونەوەکەی دەست پێ کرد و بە خێراتنی کاکوشیار و وەفدەکەی کرد ئەو کۆبوونەوەیە لەسەر چەند خاڵێک ڕێکەوتن پێویستە ئەو خاڵانە جێبەجێ بکرێت. بەڵێ ئەی سەبارەت بە ڕێکەوتنی کابینەی نوێیەم کە ساڵێکیشی بەسەدا تێپەڕیوە جێبەجێ کراوە لە پۆست و لە کارنامەوەی کە لایەنەکان هەرسێ لایەنەکە ڕێکەوتنیان لەسەر کردە بوو؟ نەکاک حەکیم ئێمە سێ چا ڕێکەوتنامانەیە ڕێکەوتنامەی استراتیژیمانەیە کە ئەوە لایزال مەفعولی هەموو ئەو دەستکەوتانەی کە هەیە لە هەرێمی کوردستان لە ئەنجامی ئەو ڕێکەوتنەیە و ڕێکەوتنیی دووقۆڵی سیاسیمان هەیە لە نێوان پارتی وێچێتی هیچ 4/3/2019 جگە لەوەش ڕێکەوتنێک هەیە لە مەسلەی لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنی 2019 هیچ 4/3 ڕێکەوتنی کاروبار و بە شێوەی ئیدارەی حکوومەتیان هەیە. لەمەیشان برادرانی پارتی زۆر جار سەلەکتیڤن لەوەی کە مباشرەی فلان دەنووسن مباشرەی فلان نانووسن یان زۆر جار لە سەر بابەتەکانی کە پەیوەندی بە هێزی پێشمەرگەوە هەیە بە جوولانی هێزی پێشمەرگە دیسان لەوەشیان نەوعەک لە ڕێکەوتنی دەوێ خۆ بەبێ ڕێکەوتنی شتیوان ناکرێت. باشە بەس بڵین کێشەی پارتی وێکێتی لەسەر
پۆستە یاخود بڵین بە دیاریکراوی کێشەیەوە لەگەڵ پارتی لەسەر چیە هیچ پەیوەندی بە کێشەکانی خەڵکەوە هەیە یاخود تەنها ئەوەی کە هەردوو لا بڵین دەستکەوتی زیاتریان دەستکەوێت لە حکوومەت؟ حەکیم دەتەوێت لە پەنجەرە بێژوورەوە هەمووی پەیوەندی بە کێشەکانی خەڵکەوەیە، پەیوەندی بە گوزەرانی خەڵکەوەیە، پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە، پەیوەندی بە موچەی خەڵکەوەیە، پەیوەندی بە ئاسایشی خەڵکەوەیە. ئەو شتانەی باسم کرد هەمووی پەیوەندی بەوە هەیە و بۆ ڕێک و پێک حکومڕانیەکی ڕێک و پێک زیاتر تەفاعول بە خەڵکەدا زیاتر ئەتوانێت سەرکەوتوبی لە ئەداکردنی ئیشەکانی حکومڕانیەکی ناڕێک و پێک ناتوانێت سەرکەوتوی. من پێم وایە پێویستە شانسێک بدەینە ئەو دوو تیمی باشن لە حکوومەت، دوو تیمن تا ڕادەیەکی زۆر دەتوانن بەیەکۆ هاریکاری بکەن. پێویستە چۆن یەکێتی پشتیوانی لە تیمەکەی خۆی دەکا برادرانی پارژی ئاوە پشتیوانی لە تیمەکەی خۆیان بکەن بۆ ئەوەی بتوان ئەو دوو تیمە لە کەش و هەوایەکی ڕوون و ڕێنمایی ڕوون کار بکەن. ناکرێت ئێمە لە فەقەراتی مختلف وەکو یەکێتی یا وەکو پارتی تەدەخولکەین لە ئیشکاری حکوومەت کە پاژەوەی کە حکوومەت تەشکیل بوو. بەڵێ سەبارەت بە ئەوەی کە زۆر جار ڕخنە لەوە دەگیرێ بەشێک لە پەرلەمانتارانتان وەک ئۆپۆزیسیۆن کار دەکەن، وەکو ئۆپۆزیسیۆن کار دەکەن یاخود ئێوە پێتان وایە کاری پەرلەمانی و بڵین حکوومەت دووشتی لێک جیاوازن؟ نا کاک حەکیمی ئەوە ڕاست نییە. ئێمە تەنها ئەوەمان پێ دروستە کە پەرلەمانتار جگە لەوەی کە ئەندامێکی کارا و مولتەزیمە، بەڵام ئەمە ناتوانین پێ بڵێن گوێمە دەرێ بە هەمووی بڵێ باش هەیە بە باش دەڵێ باش و بە ناباشی دەڵێ ناباش. و ئەگەر ئەوە دەکەوتە قالبی ئۆپۆزیسیۆن و هەڵوێستێکی تێک دەرانە من پێم وایە شەرت نییە وانە ڕەنگە لەناوە ئێستا ئێمە سەردەمی سۆشیال میدیا و سەردەمی کەمێک بزوێنەریتر هەیە بۆ گەنجان کەمێک خۆ بنوێنن و ئیسپاتی ئەوە بکەن کاوان توانایی ڕادەربڕینیان هەیە. بەڵام ئەکید ئەوە لە خزمەتی بەرەو پێشبردننی کۆمەلگایە و لە خزمەتی سەرخستنی حکوومەتیشە. من پێم وایە ئەو کەم و کوڕیانەی کە ڕخنەی لێ دەیگیرێ ئەو کەم و کوڕیانە عیبن نەک باسکردنی. باسکردنی کەم و کوڕەکان عیب نییە، هەبوونی عیبە. بەڵێ ئەی سەرنج چی بوو لەسەرەوەی کە پرساندن بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەشی کە لەیەوێ وەزیری دارایی لە پەرلەمان دەکرێت خۆشت لە خولی یەکەمی پەرلەمان هەر پەرلەمانتار بووی بەکارێکی باشی دەزانی پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێت و پرساندن لە بەرپرسان بکات؟ ئەوە نابێ وەکو سزادان یا وەکو ئیسپاتی شکاندنی ئیرادا ئەو عملیە، بەڵکو ئەو عملیە پێویستە وەکو عملیەکی تەبیعی لە نێوان پەرلەمان و حکوومەت تەنظیم بکرێت. ئەمە پێمان وا بوو ئەوەی ئێستا دەکرێت وەکو ئەوە وایە کە وەکو ئەو بۆیە پێ وتمان پێشمەرگین ئەندامەکانی پەرلەمانی ئێمە شەرت نییە بەو شێوەیە تەعامل بکەن، بەڵکو هەوڵی ئەوە بدەن لە چ فەقەرێک و کەی سەرۆکی حکوومەت بانکەن و بۆچی سەرۆکی حکوومەت بانکەن تا ئەو مۆزوعانە ڕوون نەبێ. ئەگەر مەسەلە بتە شەڕی ئیرادە کارێکی خراپە. ئێمە پەرلەمان و حکوومەتێکمان دەوێت کە تەبابن بە یەکەوە ئیشکردن یەکتری تەواو بکەن لە پێناو گەڵاڵەکردنی پرۆژە و ئەرزیەی باش بۆ وەرگرتنی بڕیاری باش و درست، نەک بۆ ئەوەی کە ببتە سەنگەری یەکتری ترساندن و نەوعێک لە شکاندنی ئیرادەی یەکتری. بەڵێ پێ دوایەوەی کە ئێستا ئۆپۆزیسیۆن فراکسیۆن ئۆپۆزیسیۆنەکان کۆیان کردوێتەوە واژۆ بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرێکی وەزیری دارایی بۆ شکاندنی ئیرادەیە پێتان وایە زیاتر ئەوەی لێ دەخوێنرێتەوە؟ نا من تەبیعی دەبینم ئۆپۆزیسیۆن داوای ئەو کاری ئەگە ئۆپۆزیسیۆن تو باسی یەکێتی لە من دەپرسی باسی ئۆپۆزیسیۆن ناپرسی. ئەگەر ئۆپۆزیسیۆن بۆیە ئۆپۆزیسیۆنە بۆەوەی ئەو لە دەرەوەی دەسەڵات ئەویش حکومڕانە ئەویش وەزیفەی هەیە دەسەڵاتە. پێم وایە ئەوان دەبێت کارێک بکەن بۆ ئەوی خەڵک دەنجام داتێ
بۆ ئەوەی پیشاندن بە خەڵک ئەوان دەسەڵاتیان هەیە ئەوان توانیان هەیە من لەو بابەتە پێویستە هەم جەنابی سەرۆکی حکومەت هەم جەنابی جێگیری سەرۆکی حکومەت ئەو مەسەلە بە تەبیعی وەرگرن و تەسەور دەکەم تا ئێستاش بە تەبیعی وەریان گرتووە. باشە بەس وەکەوەی کە پێشتر وا بڵاو کرایەوە و زانیانە دروست بوون کە ئێوە وەکو مەکتەبی سیاسی خۆتان فشارتان لەو پەرلەمانتارانی خۆتان کردبێ بۆی واژۆکانیان بکشێنەوە کە داوای پرسانی سەرۆکی حکومەت و جێگرەکەی وەزیری دارایان کردهبوو. کاک حەکیم هیچ جێچێک لە فراکسیۆنەکان بەبێ ڕازیبوونی حیزبەکەیان نەچوونە و بوارە بجولێنن. بۆیە یەکێتی بە گفتوگۆ لەگەڵ تیمی یەکێتی ناو حکوومەت گەیشتا و قەنەعەتەی کە فراکسیۆنی یەکێتی زەروری نییە لەو پرۆسەیە بەشداری بکاتن. بەڵام ئەگەر ئەو پرۆسەیە سەری گرت یەکێتی دژ ناوەستێ بەڵام زەروریە یەکێتی بەشداری بکاتن چونکە ئێمە خۆ ناکرێت تیمێکمان لە حکوومەت هەیە تیمێکمان لە پەرلەمان هەیە لەولایە حیزب بەبێ ئەو دوو تیمە موافق قرار بداتن. بۆیە ئەگەر یەکێتی هەڵوێستی وەرگرت بێت لە چوارچێوەی گفتوگۆ لەگەڵ تیمی ئێمە لە ناو حکوومەت و تیمی ئێمە لە ناو پەرلەمان ئەو قسەیە کردووە یەک ئەندام دوو ئەندام لە ناو فراکسیۆنێک ئەوە ڕێی فراکسیۆنەکە بە تەواوی نییە و یەکگرتووی فراکسیۆن گرنگترە لەوەی کە دوو ئەندام ڕێی خۆی بڵێیان نەڵێ بۆ حیزبێکی سیاسی کە بێوێ ئامرازی پەرلەمان بەکاربێنێ بۆ گەیاندنی هەڵوێست بە خەڵک و چارەسەرکردنی کێشەکانی خەڵک. بەڵێ هیچ نیگەرانەیەکی پارتیتان پێگەشتەوە بڵێن بەتابەت کە پەرلەمانتارانی بەشێک لە پەرلەمانتارەکانیەوە گۆڕانیش واژۆیان کردهبوو نیگەرانی هەبوو لەو بارەوە لەلایەن پارتیەوە بە فەرمی پێتان ڕاگەیەنرابێ؟ لەلای ئێمە ناگە نیگەرانی هەبوو بێت لە ناو تیمی حکوومەت یان لە بینی لە سەرۆکایەتی پەرلەمان بەڵام لای یەکێتی نیشتیمانی وەکو مەکتەبی سیاسی تەسەور ناکەم شتیوە هەبووبی یا ئەگەر هەژبوو من ئاگاداری بێدانە باوەڕ ناکەمەوە. باشە سەبارەت بە کابینەی نۆیەم کە ئێوە شتێدا بەشدارن کە لە مانگی حوتی 2019 بڵین ساڵێک و دوو مانگ زیاتری بەسەدا تێپەڕیوە هەڵسەنگانتان بۆچی پێتان وایە شتێکی ئەوتۆی کردووە کە پێشتر بانگشەی چاکسازی و شەفاف بوون و ئەوانەی دەکرد لە کارەکانی ڕازین وەکو خۆتان یاخود لە تیمی خۆتان ڕازین؟ ئێمە ڕازی ئینسانەکە زۆر ڕازی و معناوێ تەمبەڵە ناوێت زیاتر گەشە بکە بەعکسەوە ئەمە تومحمان زیاترە بەڵام ناتوانین ئیش و کاری کابینەی نۆیەم هەڵسەنگێنین بەبێ وەرگرتنی کۆرۆنە و تاسیرەکانی لەسەر ئابووری و لەسەر کۆمەڵایەتیەکان لە ناو هەرێم و ناتوانین مەسلەی نرخی نەوت و دابەزینی نرخی نەوت کە لە بازاری جیهان زۆر دابەزیوە ناتوانین وەری نەگرت بە نەزەری ئەتیبار و پێش ئەوە تا ئێستا تاسیر و جوولە جوولی هەندێک گروپی تێرۆریستی لە مەنتیقەکانی دەوروبەری هەولێر ناتوانین بە نەزەری ئەتیبار وەرنەگرین ئەمن پێم وایە ئەوانە دەبی وەرگیرێن ئەوجا هەڵسەنگاندێک کرێ بۆ بارودۆخی ئەم حکوومەتی هەرێمە. باشە بەس لەو بارودۆخە کە بەڕێز دەڵی دابەزی نرخی نەوتەیە کۆرۆنا بڵێن ئەو بارودۆخی کە بەشێک لە گروپەکان ماون هیچ بڵێن ئادایەکی باشی کردووە سەر ڕایهەبوونی ئەم قەیرانانە ئادایەکی باش هەبووە بەتابەت بۆ مەسلەی موچە یاخود بڵێن ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بە بۆچوو ئادای هەبووە بەڵام ئەوە لە ئاستی تموحی ئێمە نەبووە ئەو مۆزوعێکە و سەبەبەکانیش باس کرد بۆ بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە تموحی زیاترمان هەیە چۆن. باشە ئەی سەبارەت بە موچە پێ دوایە هۆکاری چییە کە حکوومەت وەکو پێویست ناتوانێت موچە دابینکە پێشتر مەسەرەن بۆ پێش 2023 سەرەوە دەکا ئێمە بە خاڵە سنووریەکان و بەداتی ناوخۆ ئەگەر بڵین موچەی ڕێژەی فەرمانبەرانیش کەمێ موچە دابینکرا بۆچی ئێستا وەکو پێویست ناتوانرێ موچە دابینکە ئەوەی بەغداشەوە ئەگەر بێت دەبێت بەشێک هەر لێبڕین هەبێت. خۆی ئەوەی بەغدا جارێ بە پێی ئەو ڕێکەوتنامەی کە کراوە یا عەلەلەقەل ئەم پرۆژەیە کە ڕێکەوتنی لەسەر دەکرێت هەرێمی کوردستان حەقی 453 میلیارد دیناری هەیە. لەو پارەیە ئێستا 320 میلیارد وەرەگرێت 324 میلیارد وەرەگرێت بۆ ئەوەی کە بڵێن دەبێ ئەو واریداتی نانەفتیەکان لە سنوورەکان ئەوی لەبەر کۆرۆنە و
لە منشعەکانیان تا دەگاتە ئێرە کەمی کردووە و من تەسەورەکەم کەمێکیش گەندەلی هەیە لە سنوورەکان بۆیە پێویستە لەم بارودۆخە هەموو لایەکمان دەست بە تند و تۆڵکردنی خاڵە سنووریەکان و کۆکردنەوەی هەر فلسێک لە هەر کوێ هەیە کۆیکەینەوە بۆی بتوانین موچەی خەڵک بدەین. لەم مانگی ڕابردووە کە ئێمە تیمی حکوومەتمان بان کرد بۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی مناقەشەیەکی دوور و درێژمان کرد. نەتیجە گەیشتن ئەوەی کە حکوومەت دەڵێت لەوەندە پارە زیاترم نییە، دەتوانم 180 موچە بدەم، بەڵێ 100 خەڵک حەقێتی، بەڵام لەو 120 کورتی هێناوە. ئێمە ناین چەپڵە بۆ حکوومەت لێدەین لەبەر ئەوەی 120 کەم داوە بە خەڵک و داوای لێ دەکەن هەوڵی ئەوە بدا هەرچی زووە ئەوە قەرەبوو بکاتەوە، بەڵام خۆ ئەگەر سیولەشیان نەبی دەبی ئەوە قەنەعات پێ بکەین و لەو ڕۆژانەی کە دەنامەت باس دەگەی دەستە پەرلەمان ئەکید ئەوە یەکێک لە مناقەشەی ناو پەرلەمانیش دەبێ ئەو کاتە گوێ ڕاگرین لە سەرۆکی حکوومەتی هەرێم و لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت وەڵامیان دەبێ بەو مۆزوعە. باشە بەس ئێمە بەیانیش کۆبوونەوەی مەکتەبی سیاسیمان دەبێ ئەکید لە کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی یەکێ لە بابەتەکانی کە باسی دەکەین پەیوەندی بەو مۆزوعانە داهاتی هەرێم و ئەو بابەتانە هەیە، ئەویش لە پێناوی تەئمینکردن و دابینکردنی موچەی خەڵک و گوزەرانی خەڵکە. باشە بەس کاکسادی فشارێکتان لە حکوومەت کردووەکو خۆتان بۆ هەڵوەشانەوەی لێبڕینی موچە چووکە لە سەرتاوە بڵین هاوسەرۆکیەوە لە هاوری شێخجەنگی لە مانگی 6 باسی لەوکەگەر لێبڕینەکە کۆتایی پێنێنرێت ڕێکەوتن لەگەڵ بەغداد نەکرێت بژاردەی کشانەوە لە حکوومەت هەڵپەساردن لە حکوومەت یەکێک لە بژاردەکانمان دەبێت. فشاری زۆرمان بۆ سەر حکوومەت هێناوە و لەگەڵ پارتی زۆر بە جددی باسی و مۆزوعەمان کردووە و بەیەکەوە ئێمە و پارتی لەگەڵ عێراق باسی و مۆزوعەمان کردووە پێویستە ئیدارەی ژیانی خەڵک بدرێ و عیبی شەکە لەوێدا ئێمە نەهاتوین سێکتەرەکانی تر لە عێراق و لە هەرێمی کوردستان ببوژێنەوە بەرەو پێشی بین وەکو سێکتەری زەراعە و سناعە و گەشت و گوزار و هەتا ئاخیری هەموو اعتیمادی کولیمان لەسەر سێکتەری نەفت بووە. نرخی نەوتیش لە دەرەوەی دەسەڵاتی ئێمە ناتوانین حکم لەسەر نرخی نەوت بکەین. باشە بەس ئەمڕۆ لە $100 بووە تا لە دوێنەوە دەڵێن باشە $40 $90 و $20. باشە بەس کاکسادی بە بۆ چوونیەوە ئەگەر دەستێکی پاکە بێ چاکسازێک بکرێمە بەداهاتی ناوخۆ ناتوانین موچە بدەین هەموو داهاتەکان بەڕێکوپێکی ئەگەر بە حکوومەت بگەڕێتەوە. وڵات چاکسازی و دەست هەوڵی پاکردنەوەی دەست بدرێ ئەوە پرۆسەیەکی دائیم بێدەبی بۆ ئیشێک نییە ڕۆژێک و دوو ڕۆژ کۆتای لە دوێنەوەش دەستی پێ نەکردیە لە دیر زەمانەوە دەستی پێ کردیە و هەتا دنیاژمە ئەوە دەمینێ بەڵام دەبی شەڕی بکەی شەڕێکی جددی بکەی و پێویستە دەسەڵات خۆی زامین بێنەوەی ئەو دەستانە ببرێ کە ناپاچی لە داهات و قوتی خەڵک دەکەن. هیچ شەڕێک دەستی پێ کردووە ئێستا بڵین لە کوردستان دژی گەندەڵکاران؟ بەڵێ دەستی پێ کردووە ئەو مزاهرە و شتانەی کە دەکرێت ئەم تووڕەیانەی کە هەیە ئەم ناکۆچیانێک کە هەیە بەشێکی سەبەبەکەی ئەم مەوزوعەیە و ئیشاڵە دەگاتە نەتیجەیەکی باش. بەڵێ بەڕێزتت لە خاڵە سنووریەکان گەندەڵی هەیە پەرلەمانتاران نیگەرانیان هەیە پێ دوایەوە کاری چیە کە ڕناگیرێ بڵێن لە هەردوو لە هەولێر لە سلێمانی لە بڵێن خاڵە سنووریەکان هەندێک پەرلەمانتاران باسی قاچاقچێتی دەکەن بۆ نمونە بەشێک لە پەرلەمانتاران دەڵێن تەنە لە سەدا 20 داهات بۆ حکوومەت دەگەڕێتەوە ئەوی تری بۆ کۆمپانیا حیزبیەکان دەڕوات. قاچاقچی چییە خۆ تۆ گەر بمانەوێ ئێمە ئەگەر یەکێتی بێوێ ئەوە بکاتن دەستکاری سنوورەکان بکە یەکێتی بۆ قاچاقچێتی بکە دەسەڵاتی لە سنوورەکانێک خۆیتی ڕاست دەهێنی و قاچاقی چی هیچ قاچاقنی بە قاچاقی ناینی بە ئاشکرا دەهێنی نەخێر ئەوە ڕاست نییە ئەوە دروست نییە بەڵام دەستی بەعزێک لەو قاچاقچیانە بڕاوە ئەوان پرۆپاگەندێوە دەکەن ئەجینا داهاتی هەرێم داهاتی سنوورەکان زیادی کردووە نەک کەمی کرد بێ. باڵە ینی پێ وایە ئەوانەی کە پەرلەمانتاران باز دەکەن زانارەکان بەڵام ئەوانەی کە دەستیان بردراوە
پێشترێ دەچێت گیرفانی ئەوان ئەخە فەرقی تو مەسەرەن شتێک دەستە گیرفانی حکومەتەوە بۆ خەڵکە ئەگەر حزبێکی سیاسی داهاتێک هێبێ ئەوەش بۆ شەریحەیەکە لە حکومەت بەڵام خەڵک هەیە تەنها بۆ گیرفانی خۆی بۆ ئەوانە دەستیان بڕاوە بڵێ ئەوانن قاچە ئەوانن پرۆپاگەندەی خراپەکەن وە گومانی تێدا نیە شتێک لە گەندەڵی هەرماوە لە سنوورەکان بەڵام عیلاج دەکرێت باشە بەس سەبارەت بە بڵێن ڕێکەوتنیش لەگەڵ عێراق لەسەر خاڵە سنووریەکان ئەوەی کە کرابوو عێراق بێتە خاڵە سنووریەکان بڵێن دیوانی چاودێری دارایی عێراق و ئەوانە ئەوەندەی کێ واگادار بن جێبەجێ کراوە یاخود کە مانگەشت 320 میلیارەکە دوا کەوتووە هیچ پێویستێکی بەوەیە کە داتەکان تەسیری نەکرێت بەڵام نەک بەو شێوەیە کە تەفسیری بۆ دەکرێت عنی وەکو ئەوە وایە هەرچی خاڵە سنووریەکانە پاکەکرێتەوە کە حکوومەتی عێراق باسی چاودێری خاڵە سنووریەکان دەکات ئەو خاڵە سنووریانەیە کە تەبیعەتی فیدرالی هەیە مەسەرەن مەتارە یا هەندێ منافذی ڕسمی حدودیە ئەمانە تابعی یعنی خازعن بۆ سەلاحیاتی حەسری بەڵام سەلاحیاتی حەسری عێراقی اتحادی خۆ معنایوە نیە دەبی عەرەب بێتێ دەبی لە جنوبەوە خەڵک بینن ئەکید لە خەڵکی منتیقا خەڵک لەوێ تەعین دەکەن و ئەو سنوورانە بە تایبەتی لەوانەی دەسەڵاتی هەرێم بە هاوبەشی دادەندرێ و چاودێری هاوبەشی دەکرێت بەڵێ ئێوە لەگەڵەوەدانین کە لەگەڵ بڵێن عێراق ڕاستەوخۆ بێتەوە ئەو خاڵە سنووریانە چووکە قسە بوو لەسەرەوە ئەگەر عێراق بێتەوە ڕەنگە داهاتەکە بۆ هەرێمیش زیاتر بکات ناکاکە ئەوە بڕۆنا ئەمە ئەبینم زۆر جار هەندە پەرلەمەنتارە هەیە هەندە کەس هەیە تەنها بۆ شکاندنی حکوومەتی هەرێم بۆ ناخۆشکردنی ناوی حکوومەتی هەرێم بازەوە دەکە وەرە کازمی ئەو سنوورانە داگیرکەوە وای لێ بکە ئەمە کارێکی خراپە و ئەوە ممکن نابی ئەوانەی خەڵکی منتیقا مەسەرەن سنووری ئیبراهیم خەلیل خەڵکی زاخۆ و خەڵکی مووسڵ و خەڵکی فلانجە و فلانجە ئیشی لێ دەکەن سنووری باشماغ و سنووری پەرویزخان خەڵکی دیالە و کەرکوک و کووت و گەرمیان و سلێمانی ئیشی لێ دەکەن یعنی ئەوە ناکرێت ئێمە بەو نەوعە سیر بکەین وەکو ئەوەیە مەجموعەیەک ئێرهابی سنوورێکیان داگیر کردووە ئێستا فرقەیەکی نەجات دێ ئەو سنوورە ڕزگار دەکات ئەمە کارێکی خراپە و ڕێیەکی خراپە من پێم وایە ئەو نەوعە نەفەسە نەفەسی مزیرترن لە گەندەڵەکان باشە بەس پێدوانیە بەهۆی گەندەڵی نیەوە کە خەڵک ئێستا جۆرێک لە بێوتمانەی دروست بووە بەرامبەر بە حکوومەت هەتاوەتە بۆ نمونە و سەدانی کازمی کە کرا خەڵک وەکو فریاد ڕاست لێی دەڕوانە کە ڕەنگە هیچ شتێکیشی بە دواوەدا نەبێت بڵین بۆ هەرێمی کوردستان لە ئەنجامی و گەندەڵیانە نییە کە کراون لە هەرێم من بەعکسەوە من وا نابینم من زۆر جێم لە قسەی بێ زەوق و قێزەون بوو لەیان بەعزێک مەسئولینی خۆشمان لەلایەن بەعزێک کەس کە لەبەر سەبەبێک حەقێکی هەیە لە هەر کەسێک وەڵا ژنێک چوە دەستی کازمی ماچ کرد ئێوە ژنە قوربەسەرە دوو کوڕی شەهیدووە کازمی دەرێنەوە ڕێز وزەرای هاتە لای جەنابەت دەچی ئەمەش خەرج کرد دەچی سەری ماچەکە و پیشانی ماچەکە و دەستی ماچەکەەوە چه عێلاقەی بەوەیە کە داوای فریاد ڕەسە و داوای نەجاتی لێ کردی و ئەوجە دەست پێ بکە ئەم زیارەتەی بەڕێز دەوڵەتمەدار کازمی کاڵ بکاتەوە وەکو زیارەتێکی خراپ و زیارەتێکە بۆ بەعکسەوە من پێم وایە کە هاتێ بە کراسێک و بە پانتۆڵێکەوە دەسوورێتەوە لەو منتیقەیە بەعکسی هیچ ڕێزبرایەکی وەم نەتێوا تەبیعی و بەسیط بێ وەکو یەکێک ناو کەس و ماڵ و برا و ئینی خۆی گەڕابێ من بە پێچەوانەی ئەو برادەرانە ئەو زیارەتە دەبینم وەمە پێم وایە جوابی ئێمە بۆ تا ئێستا شتێکی نەبوو هەر قەولە وعدی داوە خۆ حکمەتی وعد لە جێبەجێکردنە عیبرەتە لای نییە لە قسەکان نییە تەنهاشتی کە جێبەجێ کراوە پێم وایە قسمێک لە شایستە داراییەکانی جوتیاران ئەوە هاتووە ئەوی تریان پێویستە ئیش بکەین لەسەر ئەو وعدانەی کە داوێتی مەسەرەن ویستوێتی محافزی هەڵەبجە و بەشێک لە زەرێ لێکەوتوانی هەڵەبجە بینی ئەوان پێویستە داخوازیەکانی خۆیانی کە پەیوەندی بە
ئاسەواری کیمیا باران و بارودۆخی هەڵەمجەیە باسی کرد بێوێ بارودۆخی کەمپەکانی ئێزیدەکان بینی دەبی داوا بکەن کە پرۆژەیەکی تایبەت بکرێت بۆ ئاوەدانکردنەوەی شنگال و دەیەکان بۆی خەڵکە بگەرێتەوە زێدی باو باپیری یعنی زۆر شت هەیە بگرێتن بەڵام ئەوە هەمووی بەوە ناکرێت ئێمە هەر کەسێک لە جێی خۆ جولا پێمان وایە ئەوەی هیچ نەکا و لە هەمووی کوڕی باشترە بەڵام ئەوەی لە جێی خۆ جولا دەبێت ڕخنێ لێ بگن ئای قاچی خواردانە ئای سەلامی واک ئەوە نابێت بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەرم بۆ لای بەرز سپاس دەکەین بەڵێ بینێرانی بەرز ناوبڕێک و دەگەڕینە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارانی و دڵنیایی ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاک سعدی بکەن بۆ لای بەڕێز سەبارەت بە هۆکاری نەبوونی ڕێکەوتنێکی گشتگیر لە نێوان بەغداد و هەرێم کە 6 ساڵەوە دەکاندێن و دەڕۆن بۆچی ڕێکەوتنێکی یەکلاکەرەوە لەبارەی نەوت لەبارەی موچە نەهاتە ئاراوە؟ لە ڕاستیدا ئەوە زۆر لایەنی هەیە هەندێکیان هەرێمە ئێمە دەبی لە هەرێمی کوردستان لەگەڵ خۆمان هینکەین دەبی بسازین لەگەڵ ئەوەی تا ئێمە بەشێکین لە عێراق دەبی قبولمان بێ بەغدا پایتەختە ڕئیس وەزەرای فیدرال ڕئیس وەزەرای فیدرالە ڕئیس جمهوری فیدرال ڕئیس جمهوری فیدرالە
و ئەو یاسایانەی کە هەن یاسای گشتین لە هەموو بۆ هەموو لایەکی عێراق دەبێت ئیلزامیە جێبەجێکردنی ئەوە لایەنێکی مەوزوعەکە لایەنی دوای مەوزوعەکە ئەوەیە ناکرێت ئێمە جێڕابگرین لە بابەتی ئەوەی کەرکووک ئێستا جێگرێکی محافزی شۆڤنیستان درراوە کە دەیەوێت سیاسەتی تعریب کە زدی مادەی حەفتی دەستورە ڕۆژانە دەوێت جێبەجێ بکە بە قسەی وەرەقەکە بۆ ئەو ماڵە عەرەبانەی کە هاوردە بوون دەستنا ئەو گوندانەی منتیقەی دبز و منتیقەی سەرگەڕان کە ئەمە خۆی لە خۆیدا دروستکردنی سەرەتای دروستکردنی فتنەیەکی گەورەیە و عێراق ناتوانێت ئەو مۆزوع عیلاجکە هەروەها مەجموعەیەکی تر هەن بە ناوی حەشدی شەعبی لە جەماعەتی کەرەویەکان ڕۆژانە هەڵدەکوتنە سەر گوندی کاکەیەکان و گوندەکانی تر لە منتیقەی خانەقین جگە لەوەی لە منتیقەی دووز تورکمانەکان ئەوەی دوێنێ ئەوڕۆ حەشدی تورکمانیە دوێنێ لەگەڵ داعشەکانیشی دەکرد و ئێستا هەوێی داعشی لەدەست هەوێ حەشدی شەعبی لە جیرفانە ڕۆژانە خلافات دروست دەکات لە بینی کورد و کارەساتێکی گەور دروست دەکات ئەوانە مەجموعەیەک هەڵس و کەوتن کە پێویستە ڕێگان لێ بگیرێەوە کورد ناتوانێت لە ڕابردوودا زەحەی سەدام حوسێن بی ئەو سەدام حوسێنەی کە کورد مساهمەیەکی جددی هەبووە لە ڕووخاندنی ئێستا دەبی زەحیەی ئەم یاریانەی ئقلیمی بی لە بینی گروی جیاجیا و بە ناوی جیاجیا من پێم وایە ئەم یان ئەو تەسریحاتانەی کە ئێستا جاروبار تورکیا دەیدا لەسەر منتیقەی سلێمانی لە منتیقەی سلێمانی گوایە لەژێ کەسێک نییە بێ لە سلێمانی تعقیب کە بڵێ بابە دەوەرن سیر بکەم بزانین چێ لە سلێمانی حکوم دەکات پێم وایە ئەو نوعە ڕێگادان بە نوعە تەسریحاتانە و هەڵنەسان بە واجیباتی خۆی وەکو دەوڵەت و ئیلتیزامکردن بە سەلاحیاتە حەسریەکان کە مەسەلەی حدود و دژی ئەو هێزانەیە کە سەروەری خاکی عێراق بریندار دەکەن سەروەری هەرێمی کوردستان بریندار دەکەن خۆی لە خۆیدا ئەمە متمانە کەم دەکەن لە نێوانمان خۆی لە خۆیدا سەبەبێکی گەورەیە و لە زمانی 2014ەوەش لە زمانی بەڕێز مالیکی برینی حسەی هەرێم لە میزانی گشتی سەرەتای کاریسەیەکی گەورە و دروستکردنی بێمتمانەیەکی زۆر گەورە بوو. بەڵێ سەبارەت بە نەوت باز لەوە دەکرێت کە ئێمە لە هەرێم بۆچوونی زۆر هەیە لەبارەوەی کە جگەلەوەی کە لەگەڵ بەغداد ناکەون شکستمانی ناوە لە فرۆشی نەوت تۆش بۆچوونت وایە کە ناشەفافێتێک شکستێکی زۆر شکستکەیە لەو ڕۆوە چکە پێم وایە جارێ ئەمە نێن لە ناوەڕاستدا باسی مەوزوعەکەین سەرەتا باسی مەوزوعەکەین برینی میزانیەی هەرێم لە ساڵی 2014 بەهانەیەکی باش بۆ ئەو کەسانی لە هەرێمی کوردستان بە ناوی ئابووری سربەخۆ دەستکاری بازاڕی نەوت بکەن و هەوڵدەن لەگەڵ تورکیا و لەگەڵ وڵاتانی تر قەراردادی دوور و درێژ ببەستن و نەوت بەو سعرەی ئێستا بفرۆشن کە پێم وایە سعرێکی زۆر 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 بێتامە بۆیە من پێم وایە مەوزوعی نەوت پێویستە جارێکی تر لەگەڵ وەزارەتی نەوت لە بابەتی گفتوگۆیە و دەبێ هەوڵی ئەوە بدرێت کە ئەم پەیوەندیانەی کە هەرێم هەیەی لەگە هەندێک کۆمپانیای نەوت دەبێ عیلاج بکرێت چونکە پەیوەندیەکان یا ڕێکەوتنەکانی هەرێم لەگەڵ کۆمپانیای نەوت جیاوازە لەگەڵ ڕێکەوتنەکانی وەزارەتی نەفتی عێراق لەگەڵ کۆمپانیەکان عێراق تەنها پارەی سەرویسەدا بە کۆمپانیەکان ئەوەی ئێمە شەراکەت لە قازانجەکەیە بۆیە دەبی ئەو بڕەپارەی کە ئەوان ئیسماری دەکەن بیاندرێتەوە بۆی کۆمپانیەکان واز بێن و نەوتی هەرێمیش بگەڕێتەوە بۆ جێگای خۆی و ئەوە دەبی عێراق عیلاجی بکە بە ئیمکانیاتی مالی هەرێم عیلاج ناکەن. باشە بەس پێت وایە لە سەراستی هەرێم دەتوانرێ پێداچوونەوە بە دۆسەی نەوت بکرێ بەتایبەت کە بە پێی راپۆرتەکانی دیرۆیت کەمتر لە سەدا بڵین چلی داهاتی نەوتێرێن بۆ حکوومەت دەگەڕێتەوە هاویتری بۆ قەرز و بۆ کرێی کۆمپانیا و تێژووی کۆمپانیەکان دەڕوە دەتوانرێت لە ناو خۆدا پێداچوونەوەی پێدا بکرێت؟ وەڵی من نازانم من زۆر مهتەم نیم بەوەی دیلۆیت چ دەڵێ و ناچ خوێنمەوە دیلۆیت چ دەڵێ نە کاتی کەنەوت زۆر گران بوو نە ئێستا کەنەوت زۆر هەرزانە
وەکو یەکە تەقاریەکانی لۆ من وەکو یەکە بەڵێ. باشترین شت ئەوەیە ئێمە هەوڵی ئەوە بدەین کە نەوت نەکەینە چەچێک بۆ کێشە لەگەڵ عێراق بۆی دەبی کێشەکانیمە لەگەڵ عێراق لەسەر ناوچە دابڕاوەکان بی لەسەر گەڕانەوەی کەرکووک بۆ هەرێمی کوردستان بی لەسەر مافەکانی خەڵکی کوردستان و لەسەر داخوازیە تەبیعیەکانی کیمیابارانی هەڵەنجە بێ قەرەبووکردنەوەیان شایستە داراییەکانی جوتیارانی کوردستان بێ 5 ساڵە پارەیان نەدراوە پێویستە مشکلەکەمان لەسەر ئەوە بێ نەبێت لەسەر بازاری نەوت چونکە بازاری نەوت یان فرۆشتنی نەوت بەو شێوەیە ناسە گیرفانی هاوڵاتی ئێمە مناقەشکەشمان لەسەر ئەوەیە چۆن دەتوانین هاوڵاتی و ژیانی هاوڵاتی خۆش بکەیت بەم سعرانەی کە هەیە بەم راپۆرتانی دیلۆیت ژیانی هاوڵاتی خۆش نابێ چارەسەری کێشەکانی عێراقیش ناکە. باشە بەس وەکو یەکێتی نیشتیمانی لە ڕێکەوتن لەگەڵ عێراق لە دۆسینەوت لەگەڵ پارتی بۆچونتان جیاوازە یاخود هاوڕان لەو بارەیەوە؟ تا سعری نەوت کە وا دابەزی بێ ڕەنگە بۆچونمان لێک نزیکە. باشە ئەگەر بەرز بێتەوە بۆچوونەکان جیاواز دەبن بڵین؟ ئەو کاتە من تۆدا دەنیشین دیمانەیەشتر دەکەن. بەڵێ بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە 320 میلیارەکە زۆر جار باس لەوە دەکرێت ئایا دەسەڵاتدارانی هەرێم هۆکاریەوە نەبوونە کە یاخود دەڵێن حکومڕانی چۆن ئاوا دەکرێت بۆ هەموو شتێک چاوەڕێی بەغداد بی یاخود ئێمە هۆکار بووین بڵین بەو شەیە کە هەموو شتێک ئێستا لە موچەدا کورد بکرێتەوە لەگەڵ چاوەڕێی بەغدانیە بابهاتوو بەغدا ئیلتزاماتی بەرامبەر هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەپێی یاسا بەپێی پرۆژە یاسای بودجە ئێستا بودجەی 20 تەقدیم کراوە 2020 تەقدیم کراوە بەپێی ئەو پرۆژەیە تۆ حەقی قانونیت هەیە حەقی دەستوریت هەیە ئەوە نییە تۆ سوال بکەی بەغدا بۆ بەغدا ماڵی باوکێتی ئەوەی دێدا بە تۆ هی تۆشە حسەی تۆشە و ئیلتیزاماتی کە من بەشێک بم لە عێراق حکوومەتی فیدرال لە عێراق ئیلتیزاماتی هەیە پێویستە جێبەجێکە. بەڵێ باشە بەس سەبارەت بۆی کە عێراق ئەگەر موچەکە نەنێرە هەرێم هیچ کارتێکی زۆرجار لە سەروبەری ریفراندۆم هەندێک لە بەرپرسان دەڵێن ئێمە کارتی گرتنەوەی ئاو یاخود بڵێن کشانەوە لە بەغداد یاخود بڵێن تاپۆی ریفراندۆم هەندێکیان وا دەڵێن بەکاربێن ئێستا ئەوانە هەمووی تادیدا من بڕوام لە بینی ئێمە و عێراق بڕوام بە تادید نییە پێویستە ئێمە بە شێوەیەکی عەقلانی کێشەکانمان چارەسەر بکەین هەیئەتێکی باشمان هەیە چۆی بەغدادەکە شانسێکیان بدەینێ و من پێم وایە لە بەغداش خەڵکێک هەیە ئێستا وردەوردە تێدەگەن کە ئەوەی دەدرێت بە هەرێمی کوردستان پارەی بەسران نییە حەقی خەڵکی کوردستانە دەدرێت پارەی بەسرات بۆ بەسرا دەڕوە زۆر جار داغڵەدڵانی ناکۆچەکانی لە بەغدا بوون وایان دەکرد بۆی هەرێمی کوردستان و عێراق بێگژێک دابنێن بۆی بەرنامەکانی خۆیان جێبەجێ بکەن لە دوای یەکی دەوە ئەم گۆڕانکاری بەسەدا هاتووە. باشە بەس وەکو کەبەرە زووتت پێشتیش لەگەڵ تیمی خۆتان لە حکوومەت کۆبوونەتەوە بڵێن قوبات تاڵەبانی سەرپەرشتی وەفدەکە دەسەڵاتی ڕێکەوتنی پێدراوە گلەیتان نییە لە مرۆوە کە سەرۆکی حکوومەت خۆی ناچێر ئەو دەڕوات بۆ بەغداد دەسەڵاتی تەواوی پێدراوە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد تەسەور دەکەم بەڵێ تەسەور دەکەم و من ڕۆژێک لە ڕۆژان ئەوم لێ نەپرسێ بەڵام دڵنیام لەوەی کە دەسەڵاتی ڕێکەوتنی پێدراوە و لامان کاتژە تیمەکەی تیمێکی زۆر باشە من تیمی وا باش و ڕێک و پێکم نەدیوە لە هەموو لایەک ینی هەموو ئەندامەکانی نەک بەس یەکێتیەکان هەموو ئەندامەکانی خەڵکی باش باشە بەز ڕەنگی شارەزان خەڵک بڵێن بۆ نەتیجەی نییە تا ئێستا گەر تیمەکە باش بێ و شارەزابن آخر ئەوە کێشەی ساعت و باسی چەند کرد 2007 یا 2014 بەڵێ لەو کاتەوە کێشەکان کەڵەکە بووینە تو بتەوێ بە دووسێ دانیشتن هەمووی حەل بێ پێم وانە ئێستا ئەگەر میزانەی 2020 بەشێک چارەسەر بکرێ میزانەی 2020 لە پەرلەمان تەزدیق بکرێ بەشێکی ئەو کێشانە چارەسەر دەبێ ئەو بەشەی کە دەمینێت توان گفتوگۆی لەسەر بکەن و ئەکید مەسلەی سیولە و دابەزینی نەوت و بارودۆخی ئابووریش لە بەغدا ڕەنگە زۆر هاندەر نەبێ بۆی بە پەلە شتەکان هەمووی جێبەجێ بڵێ دوا پرسیارم سەبارەت بە دۆخی هەرێم کە جۆرێک لە ڕووسیاسیەوە چەقی بەستووە بە بۆ چوونیەوە
چارەسەرێک هەیە بۆ چاقبەست و یاخود چاکسازی دەست پێ دەکات چکە گلەی هەیە لەوڕەوە کە دەمێک کە دەسەڵاتداران حکوومەت باسی چاکسازی دەکا و نەتیجەکەی دیار نییە؟ سوپاس دەکەم. وەڵام پێم وایە چاکسازی لەوە ناکرێت ئێمە موچەی فلان ببرن و موچەی فلان ببرن. چاکسازی دەبی لە داهات و لە کۆکردنەوەی داهاتەکان و لە دژایەتی گەندەڵی ئەوە چاکسازی دەبی لەوێەوە دەست پێ بکە. چاکسازی لەوە دەست پێ ناکە ڕەنگە شاراوە نییە یەکێک دوو معاشی هەر معاشی 300 دینار یا زیاتر یا کەمتر یا بەعزە گەندەڵی یا بندیوار هەیە برینی ئەوانە بەتەنێ ئەوە چاکسازی نیە. چاکسانی شەڕێکی گەندەڵی بە توندی چارەسەرکردنی کێشەی بە بازارکردنی نەوت و کۆکردنەوەی پارەکەی و هەروەها گەیشتە نەتیجەیەکی باش لەگەڵ عێراق ئەوەی کە پەیوەندیش بە شایستە داراییەکانی جوتیاران هەیە چونکە بەحسمان لەسەر ئەوەیە سێکتەری کشت و کاڵ پێویستە چالاک بکرێتەوە. چۆن چالاک دەبێتەوە ئەگەر خەڵک پارەی 4 ساڵی ڕابردووی پێ نەدرابێ بەچی بتوانی بژی؟ بەڵێ زۆر سوپاس دەکەین. چاکسازیەکە لەوێدا. بەڵێ سوپاس دەکەین مادومان کردی. زۆر سوپاس بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیرەندای مەکتەبی سیاسی جێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.